فەرموو. سیروان محەممەد وەک مامۆسا چەند پرسیارێکم هەیە بۆ مامۆسا حەوێز تاقیکردنەوەی نیشتیمانی بۆچی دانرا و سوودی چییە؟ پرسیارێکم بۆ مامۆسا حەوێز ئەمەش بەڕێوەبەری خوێندنگاکان لە سیستەمی نوێدا بە تاقیکردنەوە دانرێت نەوەت مامۆسا ئیمساڵ ئیمتیحانی کردووە ساڵانی پاریش ئیمتیحانیان کردو ئایا کەس بەم تاقیکردنەوەی دانرا کاڵە سیستەمی نوێ گۆڕاوە تاقیکردنەوە بۆ مامۆسا هۆمەر پرسیارێکی تر تاقیکردنەوەی نیوەی ساڵ ئەڵێ نەماوە بەڵام لە تاقیکردنەوەکە هەرماوە بە بەڵگەشەوە کە کۆنتترۆلی بۆ دانرێت و دەرز ناخوێنێت لە خوێندنگاکانە پرسیارێکی تر بۆ مامۆسا بورهان ئەو کۆمپانیا لوبنانیەکان کەوا کتێب چاپەکەن ئایا بۆ لێرە چاپی ناکەن ئەو مەسرەفە زۆرە ئەکەن لە کتێبەکانە کە کتێبێت 12 دۆلاری تێچی و بەشێکیشی گەندەڵی تیاکراوە کە لە وەزارەتی پەروەردە لیژنەشتان بۆ دروست کردووە خاڵێکی تر بۆ مامۆسا حەوێز یەک پرسیاریکەمە پێم نەپچڕی ئەو هەموو کتێبە چاپەکرێ بەڵام مەرزەمە چاپەکرێ لەلایەن مامۆساکانی ئامادەیەکانەوە ئەوە چیتان کردو بۆ نێشتنی مەرزەمە کە ئەم هەموو مەسرەفە لە کتێبە ئاکرێ زۆر سپاس بۆیەوە فەرموو. سڵاوێک بۆ مرۆڤ ڕێزێک بۆ مامۆستا هاوڕانەوەش بزان دانا نەمردووە دانا بۆ بە شەهیدی پەروەردە مامۆستاکان بەداخەوە دەستان خۆشەوە بۆ بەرنامەکە بەڵام کەستان دەستنیشانی گرفتەکەتان نەکە بەڕاستی هەر کاتێک کۆمەڵگەی ئێمە و پەروەردەی ئێمە توانی گرفت دەستنیشان بکات ئەوە گەشتن بە سەرکەوتنێکی زۆر مەزن جێگای خۆشحاڵیەوە بۆ ئێمە ئەنی گرفتی ئێمە مامۆستاگیان سیستەم نییە گرفتی ئێمە پەروەردەیە یعنی ئێمە سیستەمان هەیە بەڵام پەروەردەی لەگەڵانیە باشە سیستەمان هەیە بەڵام پەروەردەی لەگەڵانیە حەزەکەم مامۆستا حەوێز پێم بڵێ گرفتم بۆ دەستنیشان کات یا خۆت پێناسی گرفتن بۆ بکات و حەزەکەم جەنابیشیان پێم بڵێن پەروەردە سیستەمی یاخۆ سیستەم پەروەردەیە زۆر سپاس بۆم لێ سپاس بۆ تۆش. فەرموو. زۆر سپاس کۆسەر عەبدوڵڵا بۆ مامۆستا بورهان لە دوای ئەو کارەساتی لە بینیمان لە شارە زۆر ڕوویە بۆچی وەزیر جگە لەوەی کە ئیستیقالەی نەکرد بۆچی سەردانی ئەو ماڵەی نەکرد ئەو خوا لە خۆشببووی نەکرد بۆ مامۆستا حەوێزیش ئەو سیستەمێکی ئێستا جەنابەت لە بەردەستایە کە تۆ مامۆستا هۆمەر بە سیستەمێکی نوێی نابرد ئەو جانتایی کە ئەدرێ بە کۆڵی مناڵانە لە یەکەوە تا یانزەی بنەڕەتی هەر ئەو جانتایەیە پڕ لە دەفتەر و مەرزەمە هەتا ڕائێکیشە بەستە عەزەکان ناتوانێت من خۆم ئەم حاڵەتم بە چاو بینیوە ببوورە بەڵێ بۆ مامۆستا بۆ دکتۆر سەروەر کۆنتانتان چۆنە لەگەڵ ئەگەر ئاشکای بگری ئەو کۆنتان لەگەڵ مامۆستا بورهانە بۆ مەکتەبەکان یعنی بۆ باخچەکان بۆ وەرزش بۆ هونەر بۆ وانی هونەر چۆن نەخوێنرێ زۆر سپاس. سپاس. مەبەستیەوەیە پەیوەندی با من بۆ ڕۆکەمەوە دکتۆر مەبەستیەوەیە ئێوە وەکو پەرلەمانتار وەکو پەرلەمان تا چەند پەیوەندیتان لەگەڵ وەزارەتی پەروەردەیە و هەماهەنگیتان هەیە بۆ ئەوەی وایە؟ ئۆکێ. فەرموو. سپاس هۆشمەند لەتیف حەمە ساڵح خوێندکاری شەشی وێژەی وەڵام من سەرەتا لە مامۆستا حەوێز و دەست پێ یەکەم ئایا ئێوە باسیەوەکەن کە هەر کتێبێت چاپەکرێت 12 دۆلاری تێچێ بەڵام ئەگەر چایە بە پۆلی شەشی ئامادەیە بخشێنەوە کە قۆناقی چارە نووساسە هەمووی مەرزەمەیە کە کتێبەکان هیچیشی پێ ناکرێت و لە ماڵەوە بە لۆشی دانرێ و بە تازایی تەسلیمی مامۆستاکانن کە ئێوە ناچارەکەن یاخود ئاسانکاری بۆ واکەن کە مەلزەمە بەکاربێنن مامۆستاکە ناچار ناکە ئەڵێ کتێبە یا مەرزەمە بەڵام من کە سەیرەکەم کتێباتە مامۆستاکەت ئین سەرپشکەکە بڵێ سپاس. وە پرسیارێکترم بۆ مامۆستا هۆمەر ئایا جەناب مافی ڕێکخراوەکان چییە لە ناو خوێندنگەکانە ئایا هیچ مافیشان هەیە پرسیارێکی ڕێکخراوە حزبیەکانە بەڵێ بەڵێ و پرسیارێکم بۆ مامۆستا بورهان تا ئێستا نەبوونی مامۆسای پسپۆر بۆ شەشی ئامادەی کە بۆ ئێمە قۆناغێکی زۆر چارە نووسازە بۆ تا ئێستا بۆ نمونە مامۆسای ئابووری. بەڵێ سپاس. پرسیارێکترم هەوە سپاس ببوورە کاتی ئەوانی ترە ببوورە یەک پرسیار بمبورە سێ پرسیارت کردووە کە بێ دوو پرسیار بکەیت خۆی. فەرموو. وەڵام سێ پرسیارمەیە بۆ بە ڕێزان کاک بورهان و دکتۆر سەروەریش ئەویش ڕوبەڕووی ئەوشەکەێت و یەکەمیان لە سیستەمی نوێی بنەڕەتیە لەم سیستەمە نوێیە گوای فەرق و جیاوازی نەما بەڵام فەرق و جیاوازیکی زۆریان دروست کرد لە بینی بەکالۆرس و دیبلۆمات چونکە بە هەموو مانایەک مافی دەرچوانی
دبلۆم خراوە لەوەی کە نەبێ بتوانێت بێ بە بڕێوەبەر نەتوانێت بێ بە سەرپەرشتیار کە ئەوە حەقێکی خۆیەتی کە هەموو ئەرکێکی قورس لەسەر شانی خاوەن بڕوانامەی دبلۆمە. پرسیاری دووەمان ئایا ئەو مامۆستانی کە دەرچووی بەکالۆرێسن لەگەڵ ڕێز و حرمەت بۆ مامۆستانی بەکالۆرێس ئەچنێت دەیەکەوە لە قوتابخانەیەکی یەک بۆ نۆ داوام ئەکەن ئایا ئەتوانن وەک پێویست حەق بن بە قوتابێکی پۆلیەک مامۆستایانی کۆلێژی بنەڕەت ناڵم بوارەکانی کاڵم کە ئاداب بەڵام مامۆستاوان دەسەڵاتیان چیە کە دەنێردرێن بۆ ئەم پرسیارە ڕوبەڕووی ئەم گوندێک یا بۆ دەیەک بۆەوەی لەوێ مامۆستا بن و هەموو اختصاسەکان بڵێنەوە. منش ئەو پرسیارە ڕوبەڕووی وەزارەت ئایا پرسیاری سێهەمیشم ئەکرێ ئەو شاغیراتە یاخود ئەو کەمی میلاکەی کە لە حەوت بۆ نەوە هەیە بە مامۆستایانی دبلۆم پڕ بکرێتەوە بەڵام بە مەرجێک دەورەیەکیان بۆ بکرێت و دەورەیەکی یەکمانی یەکەم بە ئارەزوی خۆیان دووەم هەمان امتیازاتی بەکەلۆرسیانە بێ و سپاسانەکە. بەڵێ سوپاس. فەرموو. ئازاد ئەحمەد بەڕێوەبەری قوتابخانەی بابانی بنەڕەتی 1/6. پرسیارەکەم یەکیان تەوجی مامۆستا عومەر و مامۆستا دکتۆر سەروەریەکەم ئایا کۆلیژێک ئەگەر بێت و ئێمە تاوان باسی بەرزکردنەوەی ئاستی مامۆستایان نەکەین کە پێویستە یەکێکی لە بنەما گەورەکانە بۆ بەرەو پێشچوونی سیستەمی پەروەردەی ئایا کۆلیژێک ئەگەر بە فەرمی لە وەقایە عێراقیە هەموو امتیازاتێکی درابێ پێی وە کۆمەڵێکی زۆر لەو بڕوانامانە باوەڕی پێکرابێ لە هەمان کۆلیژ بەبێ ئەوەی کەوا هیچ بڕیارێک لەسەر ئەو هەڵوەشانەوە و باوەڕ پێ نەکردنی ئەو بڕوانامانە دەرچێت ئایا ئەکرێ هەر کەسێ بە ئارەزوو شتێک ڕەفسکا بۆ خۆی ئەمە لە پەروەردەی بنەڕەتی ئەمە یەکێک لە پرسیارەکانم بۆ دوو بەڕێزە. پرسیارێکی ترم لەوانەیە بڵێم ڕوو بکەمە کاک بورهان بە نسبەتی وێرانی قوتابخانەوە ئایا درێژبوونی عمری ئەو کەرەسانەی کە ئەیەن بە مەکتەبەکان و بەڕێوەبەر بۆ نمونە وایت بۆرد ئەڵێ 5 ساڵ عمرێتی ئایا 5 ساڵ وایت بۆردێک دەتوانێت لە پۆلێکی بنەڕەتیە مناڵانە بمێنێتەوە یا شتێک کە دەیاتی ئەڵێمە 10 ساڵ عمرێتی دۆڵابێ 20 ساڵ شتیوانی ئەوە بێ بەهۆی بەڵێ مامۆستا مەبەست ڕوونە زۆر سوپاس. ئێستا بەڵێ تێنەگەشتی مەبەستەکە گەشت؟ ئۆکێ زۆر باش. هەر لە ئەوین ئەگەر مایکەکە یەک تۆز بەرزکەیتەوە لەوەیە لە لای فەرموو. مامۆستا عەبدوڵڵا پرسیارێکم بۆ مامۆستا بورهان مامۆستا حەوێت هەرکامێکیان جوابانەوانەیە سەرپشت بن. باس کرا ئەو کەم و کوڕیانەی کە هەیە لە بواری پەروەردە هەمویان باس کرا بەڵام نازان بە شەرمەوە باسەکرێ یان ناوێرن لە مەکانی خوانە پرسن لەمانەوە تا سەرەوە بەزاقی بۆ باسی ئەوە ناکەن کە ئەو کەم و کوڕیانە چین کە لە بواری پەروەردە هەیە کەم و کوڕیەکان یعنی بەڕوونی باسیکەن با هەموو کەس بزانێت. ئەمە پرسیارێکم. پرسیاری دووەمیشم ئەگەر وەفدێک لە سویدەوە بێ بۆ ئێرە بێ بۆ وەزارەتی ئێرە ئەمان مەجالێکی پیشانن کە ئایا ئەم هینە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستانە ئاوا ڕێوە بەڕێوە ئایا شەرم نییە ئەو کەم و کوڕیانەی کە ئێمە لە مهینا باسمان کردووە بەڵێ چیان پێڵێن؟ بەڵێ مامۆستا سوپاس. یەک دقە ئێستا فەرموو. پرسیارێکم بۆ بەڕێز دکتۆر سەروەر هەیە کە ئەندامی پەرلەمانی کوردستانە هاوڕێیەکی بەڕێزی کە دکتۆر دانا سعی سۆفی کە ئەندامی پەرلەمانی کوردستانە و لە لیژنەی پەروەردەیە لە چاوپێکەوتنێکی هاوڵاتیاڵێ ئەم سیستەمی پەروەردە نیە بەڵکو سیستەمی بەڕێکردنە ئایا بەڕێزی هاوڕایە لەگەڵ ئەو قسانی کە و بەڕێزە کردی پرسیار بۆ بەڵێ سوپاس. پرسیارێکی کەش ئەگەر بۆ مامۆستا حەوێت چونکە پێم بەڵێن لە کۆنترۆڵەوەڵێن کاتمان لە کۆتایە بۆی حەقی ئەوانی تر نەخۆین. چەند کەس ماوە پرسیار بکە چاو لێ خۆ فەرموو. سپاس. مامۆستا بورهان لە ئامادەی پیشەسازی بەکرۆجۆوە پرسیارەکەم لە بورهانە بۆ مامۆستا بورهان. مامۆستای بەڕێز جەناب تەفەرمووی خوێندنگەکانی ئێمە لە ئاستی وا بەرزان
ئەگەر وایە بۆچی تا ئێستا خوێندنەکانمان کردوچین ئەگەر وایە بۆچی هەتا ئێستا خوێندنەکانمان دوو دەوامن ئەگەر وایە بۆچی پسپۆری شارەزای مامۆستاکانمان مەزبوط نین تا ئێستا ئەگەر وایە بۆچی مەسئولین و دەوڵەمەندەکانمان هەتا ئێستا مناڵەکانیان لە خوێندنگەکان خوێنن باوەڕیان بە خوێندنەکانی خۆمان نییە ئەگەر وایە بۆچی هێشتا تا ئێستا سزای سیاسی لەسەر مامۆستاکان و مدیرەکان ماوە سپاس سپاس بۆ تۆش محەممەد خوێنکاری ئامادە پیشدازی پرسیارەکەم بۆ مامۆستا حەوێس هەڵە کاتی گۆڕینی سیستەمەکە پەلێ تیاکرا ئایا تۆ بەڕێزت هەڵوێستە چێ بۆ ڕاگرنی ئەو پەلەکردنە سپاس فەرموو زیرەخای خوێندکاری ئامادەی پیشتازی بەکرێت و قۆناغی سێم سیستەمەکەی بەڕێز مامۆستا بورهان باسیغاتەنا باسی منهەجە لە ئامادەی پیشتازی بەکرێتەوە منهەجی بیکاری کاتێک گۆڕداکە نیوەی وەرزەکە ڕۆیشت بوو حتا مامۆستای خۆمان ئەو دەرزەیەوە دەویت کە ئەم وانەیەکە ئێستا بێواوتر ئێمە مامۆستامان لای لە دەورەکەیە کە 4 جار تاقیینەوەی پێکراوەی تەلەبەی داما و چی بکات لە حاڵەتەیە پرسیاری دووەمیشم سەبارەت باوانە ئاکادمیەکانی بۆ قۆناغی پیشەیمە ئایا وانە ئاکادمیەکان زیاتر زەرون لەوانە پیشەکان بۆ لە کاتی حاناتەوانە ئاکادمیەکان کە زیاتر پێی بێدرێ پیشەکان نیە بۆ ئێستا کەسێکە لەو وێنەی ئەندازەیە بتوانێتەوە 5 بێنێت لە کوردیا 50 بێنێت چی بکات چکۆ بۆ پیشەیەچێت پرسیارێکم مامۆستا بورهان زۆر بەسیت ببوورە ناتوانم چونکە کاتی هاوڕێکانتە خۆی فەرموو زۆر سواز سەرتی بخالین پرسیارێکم بۆ دکتۆر سەرۆرە ئێوە وەکو بەڕێستان لە پەرلەمانە چیتان کردووە بۆ ئەو تەلەبانی کە لە زانکۆ ئەهلیەکان ئاخوێنن ئایا دامەزرێن یان دانامەزرێن چکە وایە بڵێن خوێنی هەر بەلاشە بادا دانامەزرێن ئەو خوێنی لەوێ پرسیارێکم بۆ مامۆستا حەوێزە نمرەی 10 و 11 ئامادەیی 10 دەرەجە حساب بوو بۆ پۆلی 4 و 15 دەرەجە بۆ پۆلی 5 ئەمە چی بەسەرات هەر خستانە بەردەم تەلەبە و هەموو ساڵێک لە مانگی 10 و 11 خۆ پیشاندان نەکرێ و ئەڵێن حساب بەگرێ و دوای حساب ناکرێتەوە سپاس زۆر سپاس بڵێ فەرموو کەیوان عومەر مامۆستا پرسیارێکم هەیە بۆ مامۆستا حەوێس دەربارەی سەرپەرشتیارە من پێم وایە لە ئەگەر مایکەکەت بەرزکەیتەوە بڵێ من پێم وایە لە ئیسیا سەرپەرشتیاران هیچ ڕۆڵێکیان لە بواری پەروەردەیان نیە چونکە خەیری زایشتێکی تریان لە دەسەڵاتان نیە بۆیە پێم باشە هەر سەرپەرشتیاران نامێنێت کە لە سیستەمەکەی ئەتیاتی هیچ باسێکی ناکات کەسی تاگوێتش هەر ماوە پرسیارێکی ترم هەیە بۆ کاک هۆمەر کە باسی وازنهێنانی قوتابی ئەکات لە ناوەندەکانی خوێندنە من پێم وایە قوتابی بۆیە واز ناهێن ناوەندەکانی خوێندنە ئەگەر دیقەتێکی تەواوی بۆ بترێن یان پاڵی پێوانێت یان بە کۆتەی خۆشمان پێڵێن غەش بە خەشکردن دەرەچێت ئەتوانم بڵێم لە سایە 8 زیاتری بەڵێ بە قۆپیە سپاس فەرموو شوان نەوزات پرسیارەکەم بۆ مامۆستا بورهانە ئێمە زین لە کوردستانە لە ماوەی ڕابردووە کۆمەڵی خۆپیشاندان و جادەگرتن و مانگرتن لەلایەن خوێندکارانەوە ڕوویدا پرسیارەکەمێ بۆچی سیستمێک یا منهەجێک میتۆدێک بەسەر خوێندکارە ئەسەپێنرێت کە مەقبول نییە لە لای خوێندکار ئەو پرسیارەکەی سپاس فەرموو شاڵا عەبدوڵڵا نوێنەری خوێندکارانی هەژار پرسیارەکەم بۆ دکتۆر سەروەرە لەم وڵاتەدا ئەوە تەنها دیواری خوێندنگاکانی دەڕوخێن بەڵکو پێدوانیە کە لە سای ئەم سیستەمە یەک لە دوایەکە سەرنەکۆتوانەدا لایەنی دەرونی و جەستەی و عەقڵی خوێندکارەکانیشمان بەرەو ڕوخان دەچن سپاس بۆ تۆش بەڵێ سپاس بۆ ئەو میوانانە بۆ ئاراستەکردنی پرسیارەکانیان دوای ئەم ناوبڕە وەڵام بۆ پرسیارەکانیان وەرەگرینەوە